ئەم ڕووداوە کرێکارێکی گەنجی خەڵکی پارێزگای سلێمانیە بە ناوی گۆران ئەکرەمخوا ڕەحم کە خەڵکی ناوچەی شارباژێرە خەڵکی گوندی چەماک لە ساڵی 1970 لەدایک بوو مواردی 1970 ئەم کرێکارە لە پرۆژەیە کاری کردو بە ناوی پرۆژەی پارک 77 لە نزیک پارێزگای سلێمانی. ئێمە ئەمڕۆ وەکو سەندیکای کرێکارانی بیناسازی بۆ بە دواداچوونی ڕووداوەکە ڕۆشتینە ناو پرۆژەکەەوە بەڵام بەداخەوە کەسێک بە ناوی کاکباهیر کە بە پێی لێدوانی هەندێک لەو کەسانەی من قسەم لەگەڵکردن بەڕێوبەری پرۆژەکە بوو سەرپەرشتیاری بەڕۆژەکە بوو ڕێگەی نەدا بچینە ژوورەوە دوو جاریش تەلەفۆنم بۆ کرد جوابی نەدامەوە هەوڵمدا لە ڕێی سکیورەتیەکانەوانە پەیوەندی لەگەڵا بکردن ڕێگری لێکردین طبعاً ئەم ڕێگرتنیایی کە ئەم خاوەنی کارە ڕێگەی لێگرتوین پێچەوانەی یاسایە چونکە بە پێی یاسا هەموو سندیکایەکی کرێکاران مافی خۆیەتی بڕوا بۆ بشکنینی شوێنی کار بە تایبەتی لەگەڵ ڕووداوەکانی کارە بۆ ئەوەی تەداعیاتی ئەو ڕووداوە نەشارێتەوانەیە. بەڵام ئێمە پەیوەندیمان کرد لەگەڵ پۆلیسی بەکرەجۆ خۆشحاڵانەوان ڕۆیشتون و تەقریری خۆیانیان هەیە ئەمڕۆ بۆ مەبەستەی پەیوەندی لەگەڵ پۆلیسی بەکرەجۆ ژەگرینەوانێ ئەم کرێکارە لە نۆمی چل کاری کردو کەوتۆتە خوارەوانێ ناتوانین تهدیدی کەین هۆکارەکەی چییە بەس وەکەوەی کە هەندێک پرسیارمان کردووە بەبێ ئەو پرسیارانەی لەوێ مەیدانی کردمان لە هەندێک کەس ئەوەیە کە لە بۆشایەک و کەوتۆتە خوارەوە بەهەر حاڵ هەموو حاڵەتێکە ئێمە دڵنیاینەوە ئەگەر ئەو پرۆژەیە و خاوەنی ئەو کارە دڵنیا بووایە لەوەی کە کڵاو و قایشی خۆبەستنەوە و ئەسکەلەی باش و سەلامەتی و پاکوتەمیزی ناو شوێنی پرۆژەکەی ڕاگرتووە کە خەشەڵ و شتیتیانە بێت تا کرێکار بخلیسکێ بکەوێ ڕووناکی تایە ئەگەر بیزانایە سەلامەتی تایە ڕێگری لە ئێمە ناکرد بۆیە ئێمە داواکارین یەکەم داواکاری گشتی بێتە سەرخە دوو وەزارەتی کار هەرم ڕۆ لیژنەیەک پێک بێنێ بۆ سەرپەرشتیکردنی لێکۆڵینەوە وەکو لێکۆڵینەوە لەسەر بواری سەلامەتی پیشەیی کە لە پرۆژەیە چۆن بووە.